دانیشتنی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو پرۆژەی ئاسانی دەنگیان لەسەر درراوە یاخود خوێندنەوەیان بۆ کراوە، هەروەها دواخستنی دانیشتنی ئەنجومەنەکە بۆ یەکشەمەی داهاتوو لەگەڵ بەڕێز زانا ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندامی لیژنەی یاسایی گفتوگۆی زیاتر دەکەن. کاک زانا سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. لە دانیشتنی ئەمڕۆدا پرۆژەی یاسایی ئەنجومەنی باڵای دادوەری دەنگ لەسەر درا، بە کورتی نێوەڕۆکی ئەم پرۆژە یاسایە چی لە خۆ دەکرێت؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگ بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەر لە دەنگدا لەسەر ئەم یاسایەش سەرۆکی پەرلەمان باسی ئەو وەزیرانەی کرد کە لە قۆناغی داهاتوو ئیستیجواب دەکرێن، بانگ دەکرێن بۆ ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەوانەی کە ڕێوڕسمە شکلیەکانیان تەواو بووە، وەزیری تەندروستی و وەزیری کشتوکاڵ و هەروەها سەرۆکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و هەروەها سەرۆکی دەستەی پەیوەندیەکان و ڕاگەاندن. ئەم چوارە ڕێوشوێنەکانیان تەواو بوو و لەم زوانە ماوەی ئیستیجوابکردنیان بۆ دائەنرێ. هەروەها باس لەوە کرا کە 5 وەزارەت لە حکوومەتەکەی حەیدەر عەبادی بێ وەزیرن، داوای لە سەرۆکی وەزیران کرد بە زووترین کات ناوی کاندیدەکان بنێرێ بۆ پەرلەمان. پاشان لە بڕگەیەکی تر یاسایەکی زۆر گرنگی دادوەری دەنگی لەسەر دراکێشێکە لەو یاسا گرنگانەی دەسەڵاتی دادوەری پێویست پێیە، ئەویش ئەنجومەنی باڵای دادوەری ئیتیحادیە. ناوڕۆژی ئەم یاسایە گرنگەکەی لەوەدایە کە دەسەڵاتی دادگای فیدرالی جیاکرایەوە لە دەسەڵاتی ئەنجومەنی باڵای دادوەری. ئەنجومەنی باڵای دادوەری ئەنجومانێکە سەرپەرشتی هەموو دادگاکانی عێراق دەکات، پێک دێت لە سەرۆکی دادگای تەمیز کە خۆی ئەبێتەوە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراقدا و هەروەها جێگرەکانی و سەرۆکەکانی دادگاکانی ئیستیناف، سەرۆکی داواکاری گشتی، سەرۆکی دەستەی ئیشرافی قەزایی و سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان. ئەمان هەمویان ئەو ئەنجومەنە پێک دێنن. کارە سەرچەکەیان بریتیە لە سەرپەرشتیکردنی هەموو دامودەستگا دادوەریەکانی عێراق، محکەمەکان و هەروەها ئەم دامودەستگانەی کە سەر بە دەسەڵاتی دادوەرین لە عێراقدا. بەڵێ یەکێکی تر لەو پرۆژە یاسانی کە ئەمڕۆ خوێندنەوەی یەکەمی بۆ کرا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، پرۆژە یاسایی لێبوردنی گشتی بوو، بەڵام یەکلایکردنەوە خوێندنەوەکان و دەنگدان لەسەری بۆ یەکشەمەی داهاتوو دواخرا. پرۆژە یاسایی لێبوردنی گشتی شوێگرێتەوە کاک زانا؟ بێگومان یاسای لێبوردنی گشتی لە 25/8/2016 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرچوو. ئەم یاسایە دوای چەندین ساڵ گفتوگۆکردن و هەوڵدان دەستکەوتێکی گەورە بوو بۆ کەسوکاری ژیراوەکان، بۆ ئەو زیندانیانەی کە دەمێک و چاوەڕێی دەرفەتێکی ئازادبوون دەبوون. یاساکە یاساکی زۆر گرنگ بوو، باش و بێکەم و کورتیش نەبوو، بەڵام حکوومەتەکەی حەیدەر عەبادی ئەوە بۆ جاری دووەمە هەوڵ ئەدا ئەم یاسایە شکست پێبێنێ. بەر لە پەسەندکردنی بودجە هەموارێکی یاساکەی نرد. ئەو کاتیش من لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرەنگار بوومەوە و داوام کرد کە ئەم هەموارە ڕەت بکرێتەوە لە ڕووی مەبدەئیەوە. بووە خۆشبەختانە لە دەنگدانەکەی نێو ئەنجومەنی نوێنەران هەموارەکەی بەڕێز حەیدەر عەبادی حکوومەتەکەی ڕەت کرایەوە، بەڵام ئێستا لە فەسڵی نوێی تەشریعی سەر لە نوێ هەموارەکەی ناردوێتەوە و داوای کردووە کە یاسای لێبوردنی گشتی بە شێوەیەک هەموار بکرێ. هەندێک لەو کەسانەی کە یاساکە مافی ئەوەی دابوون لێبوردنیان بەرامبەر بکرێ، ئەم مافیان لێ بسەندرێتەوە. بەڵام ئەمڕۆژ لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ سەر لە نوێ من لەگەر چەند هاوڕێیەک ڕوبەڕووی ئەم هەموارە بووینەوە، داوامان لە ئەنجومەنی نوێنەران کرد ئەم هەموارە ڕەت بکرێتەوە، چونکە لە بەرژەوەندی خەڵک نییە، پێچەوانەی دەستورە، تێکدانی ئەم ئارامیەیە کە لە دوای سەرکەوتنەکانی سەداعش بەدەست زۆر باش. کاک زانا پرۆژە یاسایی نەبوو، دواخرا بۆ ڕۆژ یەکشەمە. بەڵێ پرۆژە یاسایی لێبوردنی گشتی هیچ پەیوەندێکی بە هەرێمی کوردستانەوە هەیە، یاخود ئەم پرۆژەیە دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت پابەند دەبێت پێوەی؟ ئێمە زۆر پێمان خۆش بوو ئەم یاسا لە هەرێمی کوردستان پەیڕەو بکرێەوە. هەوڵیشمان بۆی داوەکو یاسایەکی ئیتیحادیە هەرێمی کوردستان دەتوانێت پەیڕەوی بکە، بەڵام بەداخەوە لە غیابی پەرلەمانی کوردستان ئەم دەرفەتەش لەدەست زیندانیان چوو. ئەگە پەرلەمانی کوردستان هەبووە ئێستا دەیتوانین لە کۆبوونەوەیەکدا ئەم یاسایە پەسەند بکات و بیڕۆی جێبەجێ بکات، بەڵام لە غیابی پەرلەمان حکوومەت دەتوانێت جێبەجێ بکات ئەگە بیەوێ یاسای اتحادەکەی جێبەجێ بکات، بەڵام مولزەم نییە بۆ هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک ژیراوی کورد هەیە لە زیندانیەکانی عێراق،
ئەمانە حکوم دراون ئەمانە بەشێکیان سوودمەند دەبن لەم یاسایە ئەگەر هاتوو سڵحیان کرد بێ یان تەنازولیان بۆیان هەبێ یان ماوە یاساکەیان بەشێکی بەسەرچوو بێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز زانە ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. سپاس بۆ بەشداریتان لە بەغداوە لەگەڵم بووی. زۆر سپاس.